ئاماز لەم پێشانگایە نزیکردنەوە و بەردەستکردنی چەندین سەرچاوەی زانستی و ژێدەری جیاوازی ئەکادمیە بۆ قوتابیان تا لە نزیکەوە سوودیان لێ ببینن لە لێکۆڵینەوە توێژینەوە زانستەکانیان. دەرفەتی یەکسان لە بەردەم سەرجەم وەشانگە و پەخشانگە و چاپەمەنیەکان ڕەخسێنراوە تاکو لێرە بەرهەمەکانیان بخەنە ڕوونمایش بکەن و بەتایبەت ئەو بابەت و با بڵێین کتێبانش کە قوتابیان پێویستیان پێیانە لە توێژینەوەکانیان دەتوان بەکاری بێنن. کردنەوەی و پێشنگانە خۆی لە خۆیدا کارێکی باشە بۆ ئەوەی قوتابی لە کەمترین کاتدا لە یەک شوێندا دەستی بگات بە هەموو سەرچاوانی دەیوێت ئەوە یەکێکە لە خاڵە گرنگکەوە کردنەوەی پێشانکان زۆر گرنگە بەڵام ئەوەی لەوەی گرنگتر ئەوەیەکەوە بە کەلتورکردنی خوێندنەوەی لە ناوەندە ئەکادمیەکاندا ئەوەی تێبینی دەکرێت لە ناوەندە ئەکادمیەکاندا وەکو پێویست قوتابی و کتێب قوتابی و خوێندنەوە هاوڕێنین دۆستنین ئاشنانین کامەشانێکێکە لە گرفتە سەرچیەکانی کەوا لە دوا ڕۆژدا ئەو کەسانە کەسی چەکدار بە زانستنین بەڕاستی ئەوەی تێبینی دەکرێت بۆیە من پێم باشە وەرزی ئەم جۆرە پێشانگایانە بکرێنەوە لە ناوەندی ئەکادمی چ زانکۆ بێت دەرەوەی زانکۆش بێ هەر شەرت نییە زانکۆ بێت چونکە خوێنەر هەر خوێنەرە لەکوێ بێت هەر خوێنەرە بەڵام زۆر گرنگە کە کتێب خانە و پێشانگای لەم شێوەیەدا بکرێنەوە زۆرترین کتێبخانەش بەشداری بکە بەڕاستی زۆرترین نووسینگەی کتێبیش بەشداری تێدا بکات بۆ ئەوەی زۆرترین سەرچاوە بەشداری پێ بکرێتن بۆی قوتابی دەستی پێ بکات. کتێب ئەوەی دەستخۆشی لە سەرۆکاتی زانکۆی سۆرانەکەم کە ئەم پێشنگایان کردیتەوە کارێکی زۆر باشە هیوادارم لە داهاتوش بەردەوام بن ئینشاڵڵا بەڵام ئەوەی من سەرنجم ئەمەوێت بیدەم لەو بارەیەوە پەیوەندی مەسەلەی خوێنەر و کتێبە ئێمە ئەوەندەیە من سەرنجمدا لە کۆمەلگای ئێمەدا خوێنەرەکانمان بەشێکی زۆریان نا بە دوو کتێبەکە ئەکەون واتە ئەبن بە جۆرێک لەلایەن نووسەرەوە داگیرەکرێن ئەمن پێم باشە خوێنەرەکان دەبێت ئەو ئاگایەی هەبی کە لێ نەگەڕێ کتێبەکە داگیری بکات واتە ئەو داگیرکاری خراپاڵم نە ئەگەر لە ڕەهەندە باشەکەی بی ڕێی پێ بدە واتە خوێنەر ئەبێ ئەوەندە کراوە بی کە توانای ئەوەی هەبی ئەوەی باش و خراپە لێک زاکات و بەڵام ئەوەی من سەرنجم داوە بەشێکیان ئەبن بە با بڵێن دەروێش و بە دووکەوتووی ئەوەی کە لە ناو کتێبە هەیە دیدێکی ڕەخنەیان بۆ ئەوەی لە ناو کتێبە هەیە نییە بۆیە من هیواخوازم خوێنەری کورد بگاتە ئەو ئاستە بەرزە ئینشاڵڵا کە ومێدیشم پێیان هەیە بگاتە ئاستە بەرزە کە دیدی ڕەخنەیی بۆ کتێبەکان هەبیتن. وڵا پڕاستی زۆر گرنگە پێشانگا و کتێبخانە زۆر گرنگن کە تازەش کە پرسیاریان لێ کردین گوتیان سۆشیال میدیا چ گرنگێکی هەیە بەڵام پێم وایە سۆشیال میدیا لە ئاستی کتێبدا نییە خوێنەر ئەوەی مامۆستا فێر دەکاتن ناگاتە کتێب چونکە ئەوەی کتێب فێر دەکات و فێرە خوێنەر دەکاتن پێم وایە هەر کتێبێک بەرامبەر بەدە مامۆستا هەیە بۆ خوێنەر زۆر زەرورە بە تایبەتی بۆ قوتابیان چونکە ئەوەی پایڕە و پرۆگرامی قوتابیان لەسەر کتێبە بەڕاستی زۆر گرنگە کە بۆ قوتابیان بەڵام نازام تێبینیەکشم هەیە لەسەر ئەو مامۆستا و ئەوانەی خۆمان کە کتێب زیاتر عەرەبیە کە ئێمە پێویستمان پێ زۆر بێت کە زمانمان تایبەت کە ئەوە جیلی پێشە زمانی عەرەبیمان تا ئەو ڕادەین یاخود زمانی ئینگلیزیمان تا ئەو ڕادەین ئاست لە ئاستێکدا نییە کە بتوان کتێبەکان پێم وایە کە ئەو مامۆستا ئێستا کە لە مەسەلەن دکتۆرایە و ماستەرە پێم وایە کە زیاتر گرنگی بەوەی بدەن کتێب بکەن و کوردی کتێبی خۆمان دەوڵەمەند بکەن زیاتر کە باسی کورداتی باسی ئەو شوێنانە زۆر بمان هەیە کە تا ئێستا نازانین. Tamam.